گەر هیوایەکیش لەدەست بدەیت ڕۆژێک دێت بەهرەیەک یاخود داهێنانێک جێگای بگرێتەوە. ئەوە مخلیسی 35 ساڵانە گەرچی هەردوو چاوەکانی لەدەستداوە، بەڵام ماوەی زیاتر لە 10 ساڵەوە گڕاوچێکی سەرکەوتووی ماسی هەفتەی چەند ڕۆژێک ڕای و ماسی دەکات. ئێمە بۆ ماوەی 2 ڕۆژ لە زەی بچووک لەگەڵ مخلیس ماینەوە. لە ڕۆژی یەکەمدا بۆ ماوەی چەند سەعاتێک بە بەلەمەکەی مخلیس چوینە ناو ئاوی زەی بچووک و مخلیس بە نابینایی چەند تۆڕێکی لە ناو زەی بچووک دانایەوە. 20 ساڵ ئەبێ، بەڵام لەوانەیە 10 ساڵ بەنابین بە چاوساغی ڕاوم کرد بێ، 10 ساڵیش بە نابینایی ڕام کردو، بەس هەر 4 ساڵ بەلەمەم کڕیوە. کاک مخلیس قورس نییە بە ئێستا ناتوانانی ببینی ڕاو ماسی بکەیت؟ وەڵاهی زۆر ئاساییە، ناوەڵا دەتوانم تۆڕ داکەم و کۆی کەمەوە وەکو هەر ڕاوچێکی دیکە ماسی بگرم و بە نابینایی وڵات ماسی 10 کیلۆیم گرتووە بە تۆڕ، بە قولاپیش 5 کیلۆیم گرتووە. کە دەی بۆ سەر بە چەند تۆڕ دادنیەوە؟ وڵی کەم دادرێن لەبەرەوەی بە سەوڵە بە سەوڵ ناتوانانی زۆر داکەی، 2 تۆڕ 3 تۆڕ 4 تۆڕ زیاتر ناتواناکەم. دوای تێپەڕینی ڕۆژێک بە سەردانانی تۆڕەکانی لە ناو زەی بچووکدا بۆ ڕۆژی دواتر و بەرەبەیانی زوو چوینەوە ناو زەی بچووک و مخلیس تۆڕەکانی هەڵگرتەوە کە چەندین ماسی بە تۆڕەکەیەوە ببوو. مخلیس دەڵێت شارەزایی تەواوی لە ڕای و ماسیدا هەیە، جگەلەوەی بە نابینایی زۆر سەرکەوتوانە دەیتوانی سەوڵ بە بەلەمەکەی لێ بدات و وەک چاوساغێک ئاراستەی بەلەمەکەی بگۆڕێت. مەلەوانەیەکی وەڵایی باشم، تقریبن باشم. 3 ساڵ لەمبەر کاک هاوبەش نیعمان سەرۆکی یەکێتی نابینانی کوردستان تەلەفۆنی بۆ کردم، دی مسابقەیەکی مەلەوانی هەیە بەتوورە لە سلێمانی، چوم یەکەمی هەموو ڕێکخراوەکەمەدام یەکان بوو، هەموو ڕێکخراوەکەمەدەمەکانی تێدا بوو من یەکەم بوو. ئێستا ویشێکە ئێستا من دەیکەم بڕێن بە پێماتۆڕی ئیشێکی کەمە با بڕین بە سەوڵ دەدەم، بەڵام ئەگەر بتوانم ماتۆڕێکی بۆ بکڕم ئەو جیاواسر دەبێت شەکەمەنی پێشکەوتوتر دەبێت، دەتوانم ڕاوی زیاتر بکەم تۆڕی زیاتر داکەم و کۆیکەمەوە، بەڵام ئێستا بە سەوڵ ناتوانینەوە ڕاو بکەین. مێژوم تەواو کردووە تا یەکی سانەی بخین و بە چاوساغی. مخلیس دانیشتووی شاری ڕانیەوە نزیکەی 15 ساڵ لەمەوبەر لە ڕووداوێکدا هەردوو چاوەکانی لەدەستداوە. بڕواکردن بە نابینایی مخلیس کەمێک قورسە، چونکە کاتێک لەناو ئەم زەیەدا تۆڕەکانی دادەنایەوە و لە ڕۆژی دواتریش کاتێک تۆڕەکانی هەڵگرتەوە وەک چاوساغێک و ڕاوچێکی سەرکەوتوو دەیتوانی شەکەی بەباشی ڕاپەڕێنێت. لە هەمان کاتیشدا وەک مەلەوانێکی شارەزا و سەرکەوتوو دەتوانێت بۆ ماوەی چەند سەعاتێک لە ناو ئاودا بمێنێتەوە. توانە عومەر، کورسات نیوز، زەی بچووک.